ئەم جۆرە بەکاردێنرێت لەو سنتەرانە کە دوو سنتەر لە یەکێکیان لە شاری دۆک و لە نەخۆشخانەی ئازادی و ئەوەی دیکەیان لە قەزای ئاکرێ لە نەخۆشخانەی گوڵان لە شاری هەولێر لە نەخۆشخانەی ڕزگاری و لە قەزای سۆران لە سنتەری کۆڕۆنا و لە شاری سلێمانی لە نەخۆشخانەی شەیدێمن و لە بەڕێوەبەرایەتی بەشی خۆپاراستنی تەندروستی هەردوو سنتەر ئەم شەش سنتەرە بە تایبەتمەندیەکی تەواو ئەم ڤاکسینە وەردەگرن هەر ئێستا دەگاتە هەموو سنتەرەکان ئەوەی کەماوە ئێمە دەمانوێت بڵێن کە هاوڵاتیانی خۆشەویست دەتوانن بەردەوام بن لە خۆتۆمارکردن لە ناونووسکردنیان لە سیستەمی حکوومەت هەرێمی کوردستان بە ئۆنلاین بۆ ئەوەی بتوانین بە ماوەیەکی کورت زۆرترین ڕێژەی دابەشبوون یان وەرگرتنی پێکوتە لەلایەن هاوڵاتیانەوە بگاتە بواری جێبەجێکردن. ئەوەی ئێستا 2007 ژەمە کە لەسەر هەر سێ شاری هەولێر دهۆک سلێمانی دابش کراوە بە بڕی 1970 ژەم بۆ هەر یەکێک لەو پارێزگایانەی باسمان و دواتر جۆری ئەسترازێنیکا کە بەردەوامین تا ئێستا ڕێژەی لە 150 هەرێمی کوردستان ئەوانەی کە بۆی دابین کراوە 150 ئەم ڤاکسینەی بەردەستە گەیشتووە بە هاوڵاتیان. ئێمە پێشترێژ ڕامان گەیاندوونەوە هەموو جۆرێکی ڤاکسین هەندێک لە هەندێک کەساندا جۆرێک لە نیشانەکانی کارلێکردنی ئەم ڤاکسینە وەردەگرێت لە بێتاقەتیە لە جۆرێک لە بەرزبوونەوەی پلەی گەرمی لەشە بەڵام هیچ مزاعفاتێکی نامۆ کە جێگەی باز بێ و خوانە خواستە ببێتە هۆکاری ترسناچی لەسەر ژیانی ئەو کەسانێکە وەریان گردووە هیچ حالەتێک چوە لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە.